حاڵیانی مناڵیان هەیە باوکەیشیان ئەنی مناڵەمانەشی هەیە ئاو خۆدایانشی یاری لەگەڵکی دارین های تۆخە های تۆخە بەدەستەکەی ئافەرم وەڵا خۆی زانێ چێکەم؟ پای دەرمانەکەم؟ ئەوە تا ئەوە سپای دەرمانەکەی باو کەڕ دۆزیەوە ئەوە تا ئەدەی چیەوە؟ پەتەکەی وەڵاوە ناکرێتەوە ئەدەی بزانمەی کرێتەوە ناکرێتەوە ئەمە پایدە من نە ئەوە ئەدەی ئەو کێ؟ منەوە ئەوە توی؟ وەرە وەرە سپای دەرمانە بۆ بکەمەوە ها دەی دەی بۆسە نانادە بۆسە هیچ مەکە دانیشا عەقڵ وەرێرە وەرێرە عەقڵی بۆسە یاڵە دەی دەی نا وتم نا بۆسە عەقڵ عەقڵ بە عەقڵ بە دەی ئینجا دەمێ بۆسە ئەو سپای دەرمان پەتەکەی پێوەیەوە ئەدەی ئەدەی یاک دشیو بۆ خۆی مناڵ بیتەوە لەگەڵ مناڵە تۆ نازانی تۆ یەکی بە چاو مایە کسەر ئەوە چۆن ناوە پێوە نووسانەوە ئەمە تۆ دروستە کرد؟ چۆن زانیوە بێرەوە نووسێ مەگناتیزەوە ئەمە مردم منو کوشت یەی منو کوشت جایی یاد بەس بیکە بە وەرگمە بەس نییە چەقۆ پێ نییە نەباز لە چەقۆ بێنە بە قوربانی چاوە بم ئەم ڕشێری تۆ ڕۆڵە بە سەرۆی کاڵە مناڵمانەیە مناڵ ئاوا نەبوو گەم بیرم لێکردەوە زانی کورە بەسە دارین سەرم کێشە خوا دارین بۆ تاقی لە شو هێناوە چی خواردە نیۆڕۆ چێ دەست باشە واز لە خۆم بێنە تۆ چۆن تاقەتەیەوە نەڕابکەی چی؟ چی بکەین؟ چی؟ بیب دارین خەڵک هەڵبەسە